خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵا و کارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ڕووداوێکی کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەر چاودێرانی سیاسی و ئەوانەی کە لەبارەی سیاست و داهاتووی ناوچەکەەوە قسە دەکەن خستوێتە بەردەم چەند ئەگەرێکەوە. پێیان وایە کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکەی کە سەرۆکی ئێران سەرۆکۆماری ئێران و هەروەها وەزیری دەرەوە و ئیمام جومعە و حافزی تەبریزی تێدا بوو کاریگەری دروستەکە پێشهاتەکانی چی دەبن. خودی کەوتنە خوارەوەکە گومانی دروست کردووە لە ناوخۆ و لە دەرەوە و لەو ڕووداوەی کە ڕوویدا. لە دوای ئەم ڕووداوە پێشهاتەکان چی دەبن و ئەم ڕووداوە ڕووداوێکی وەکووتیان سروشتی بوو یاخود هەنی حاڵەتێکی ئاسایی بۆ ڕوویدا یاخود پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی تر و ململانەی تری ناوچەکەەوە هەیە. ئێران یان دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژانی داهاتوو پەنجەی تۆمەت بۆ کەس درێژەکات. هەمووانم شەو لە پانۆڕاما گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز ئەنوەر حوسێن نووسەر و ڕۆژنامەنووس. خێر بێکەن. سوپاس بۆ بەڕێستان. لەوە دەست پێ بکەین ینی ئەو گفتوگۆیانەی کە هەیە لەسەر خودی ڕووداوەکە پێت وایە ڕووداوەکە سایی و بۆ هۆی کەشوهەوا و ئەوانە وایان ینی گومانەکرێت. زۆر سپاس. وەڵای کاکزانە لە ڕاستیە هێشتا کۆماری ئیسلامی ئێران ئەوەی کە بەڕسمی و توێتی وا پێچی قسەکانی ئەوە بێ کە هۆکاری تەکنیکی بووە سەبەبە سەرەکیەکەشی کەشوهەوای منتقەکە بووە. بەڵام زیاتری نەوتووە لە بەرامبەریش لە بەرامبەر ئەم بۆچوونانەی کۆماری ئیسلامی ئێران بۆچوونی جیاوازتر هەیە تەنانەت لە ناوخودی ئێران و لە لای چاودێرانی سیاسی و هەندێک جاریش تۆمەت بۆ هێشتا لە بەرەوەی ساغ نەبووە تۆمەت بۆ بەتایبەتی بۆ ئیسرائیل ڕاکێشێ پەنجەی تۆمەت بۆ ئیسرائیل ڕاکێشتێکەوە بێ. بەڵام قسەکەوەیە کە لەبەرەوەی ئێران بۆ خۆی وڵاتێکە ئاریشە و کێشەی بەردەوامی هەیە و قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی جیاوازی هەیە لەبەرەوە هەر ڕووداوێکە لە ئێران ڕووەدا ڕەهەندەکانی تەفسیر و تەحلیل بۆ ئەو ڕووداوە جیاوازن. یعنی ئێستا یەکێ لەو بۆچوونانە ئەوەیە کە ئەمە ئەگەر یان پیلانێکی ناوخۆییە بەرامبەر بە ڕئیسی ئەنجام درراوە یان دەرەکیە و ئەگەر ناوخۆییە فاکتەرەکانی زۆرن لەبەرەوەی لە فاکتەرەکانی چین مەسەڵەن ڕئیسی لە چێوە نزیک بووە و بەنیازی چیتر بووە خۆتەزانی مەسەڵەن کۆمەڵێک سەر و کۆمار هاتن و ڕۆیشتن. لە ڕاستیە ڕئیسی لە هەرە خوێنکارە گوێڕایەڵەکانی ویلایەتی فەقیه و سیستەمە سیاسیە تازەکەی کۆماری ئیسلامی ئێرانە لە هەفتاونەوە بەڕابەرایەتی ئیمام خومینی و دواتریش و زۆر لەژێر تەسیری خامنەییە بووە ڕئیسی و بە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران لەو شوێنانەی کە کێشەی هەبووە و لەو شوێنانەی کە بۆیان حەسم نەکراوە ململانێ هەبووە لەگەڵ دەسەڵاتی تازای کۆماری ئیسلامی ئێران. بۆ نمونە لە ساڵی 1970 چەپەکان زۆر بە قووەت بوون لە شاری مەسجد سلێمان ئەمیان نار بۆ سەرکوتیان و پاشەکشەکردنیان و لە کەیسی زیندانیانی سیاسی لیژنەیەکیان پێکەنا بە سەرۆکایەتی ئەم بۆ تەسفیەکردنی ئەو زیندانەی سیاسیانە ئەم ڕۆڵی بەرچاوی هەبوو و دوایی لە مدەیەکی کەما کردیان بە سەرۆکی دادگای چەند شارێکی گەورە دوای چەند پۆستێکی جیاوازیان پێدا دوایی بە هەموو ئەو پۆستانەی کە حەساس و گرنگن تێپەڕیوە تا ئەوەی کە هاتە وەک پۆستی سەرۆ کۆمار کە پۆستی سەرۆ کۆماریش بە چرای سەوزی خامنەئی و بە چرای سەوزی سوپای پاسداران هات و دەسەڵاتی گرتە دەست و لەم ماوەیەشە خۆی حازر کرد بوو پێشترش دیارە ئەندامی ئەنجومەنی خوبرەگان بوو پێش هەموو ئاماژەکان لەسەر ئەوەن کە خۆی حازر کرد بوو بۆی کە لە دوای مردنی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران وەکو ئەڵتەرناتیڤ خۆی پیشاندا و بەهێزترین کاندید بوو لەنا ئەو کاندیدانەی کە هەبوون چ ڕئیسی چ حەسەن خامنەئی کوڕی ئەحمەدی خامنەئی و چ مجتەبای خامنەئی حەسەنی خومینی و
ئەم سێ کاندیدە زایدن کاندیدێکی تر لەنا ئەم کاندیدانەیە ڕئیسی زۆرترین چانسی هەبوو بۆیە ئێستا گومانە ناوخۆیەکە ئەوەیەکە مستەبای خامنەئی لە پشتی ئەوە بێ بە تایبەتی کە مستەبای خامنەئی دەور و بەڵێ ڕۆڵ و هەژمونێکی گەورەی هەیە لە ناو سوپا و ئیمکاناتێکی اقتصادی گەورەی هەیە بەهۆی باوکیەوە و لەنا ئەم چوار کاندیدەیە کە بەهێزترین کاندید بوون بۆ پۆستی ڕابەر لە دوای خامنەئی ڕئیسی زۆرترین چانسی هەبوو بەڵام ئێستا ئەو ڕێگریانە لەبەر دەم کوڕەکەی خامنەیە لەبەر دەم مستەبایە نەماوە وەکوتم هەم سوپاتەی دیەکە و خاڵێکی تریژەوەیە کە بازەکرێکەوەیە کە ئەمیری عەبدوڵڵاهیانیش کە مەسەلەن ئەو مەترسی بووە لە بەردەم ئەوش مەترسی بووە لە بەردەم ئەمەیە چونکە بازەکرێ ڕئیسی بەرنامەی هەبووە کە ببێتە ڕابەر و عەبدوڵڵاهیانیش بێتە سەرۆکۆماری داهاتوو بێتە شوێنی ڕئیسی لەبەرەوە ئەمانە هەمووی مەترسی بوون لە بەردەم مستەبا ئێستا ئەگەر حقیقەتت بوێ حەسەنی خامنەی نەک هەر چانسیەوەی نییە بێ بەڕابەر بەڵکو لە کاندیدکردنی دەورەی پێشوو بۆ سەرۆکی کۆمار ڕەتیان کردەوە ئەنجومەنی شورا ڕەتی کردەوە قبوڵی نەکرد و یەکێکی تریش لەوانە کە وەزیری استیخباراتی پێشووە ئەو چانسەی نییە لەبەرەوەی پێیان وایە سەر بە باڵی ڕیفۆرمیستە بۆیە ڕئیسی سەرڕاوی کە سەر بە باڵی محافزکار بوو سەرڕایەوەی لە هەموو ڕووداوەکانی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیێران لە 79 تا ئەم یەک دوو ڕۆژە دەور و نەخشی زۆری هەبووە بەڵام قسەکەوەیە کە بخۆ دەزانی دەسەڵات و ململانێ سیاسیەکان بە چۆن ئەمە ئەکرێ کاگەنوەر مەسەلەن لە ناو سێ هەلیکۆپتەرە ئەمە بوو تەکنیکێکی زۆر وردی پێویستە زای کاکزانە بەڕێی من زۆر قرس نییە یەکەم ئەوەیە کە ئەمانە لە مێژووی سیاسی بە تایبەتی ئەم منتقەیە زۆر ڕوویداوە محەممەد زیال حەق لە پاکستان بەم شکڵە تیرۆرکرا کوژرا یاسر عەرەفات بەم جۆرە ویسیان تیرۆریکە نەجاتی بوو مثلا سەرۆک وەزیرانی پێشووی لوبنان مثلا عەبدولکەریم قاسم عەبدسەلام عارف عەفو لە عێراقا زۆر لەوانە ئەحمەدی نەژادی شتێکی دروست ئەحمەدی نەژادیش لە هەوڵێکی وان نەجاتی بوو و پێشتر بەنی سەدریش عەدنا خێرەڵا لەبەرەوە ئەمانە بەڕێی من وەختێکە دەسەڵاتی کەسێک لە ناو سوپای پاسداران کە گەورەترین دەسەڵاتی سەربازی و ئەمنیە لە کۆماری ئیسلامی ئێران نفوزی هەبێگەشە جا نفوزەکەی لەکوێ دەست پێکە کاکزانە مەبەست مستەبایە لە شەڕی عێراق ئێرانە مستەبا کە گەنج بوو هێزێکی هەبوو بە ناوی حەیەزی حەمیدیە ئەم هێزە جیاواز بوون لە هێزەکانی تری کۆماری ئیسلامی ئێران لە یارمەتیدان و پۆشتە و پەرداخ و چەکی باش و ئەوانە کە زۆر هێزێکی مدەڕەب هێزێکی بە کەڵک بەهێز بوون ئێستا هەموو ئەوانەی کاتی خۆی لەم هێزە بوون کە مستەبات ئەسیری لە هەژمونی لەسەری هەبووە هەمویان ئێستا لە ناو سوپای پاسداران دەور و نەخشیانەیە هەمووی فەرماندەی باڵا هەن بۆیە لەژێر تەسیری ئەوان بۆیە قسەکەوێ مادام هۆژمونەی هەیە لە ناو یعنی ئەگەر مەسەلەن پەنجە بۆ ئەو ڕاکێشرێ وەکو لەو منافەسە و ململانێ سیاسی کە هەیە لەبەرەوە ئەو لە ناو سوپای پاسداران هەژمونێکی گەورەی هەیە ئەو لەو ڕوانگەیەوە هەیە ئەوڵام عنی قسێ ئەمە نابێتە فاکت بێگومان نەخێت و پێشم وایە ئەگەر ئەم تەحلیلەی یەکەمیان بێ لە ناو خۆیان بێ هەرگیز نابێتە فاکت بەم زۆنە زۆر بە ئاسانی پەردەپۆشەکرێ بێگومان کاتی پێویستە بۆ نازانم ڕووداوەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەمە لە ئاستی ئوستاز ناوخۆ قسەیەکرێ باشە ئەو دەرەوە هەلیکۆپتەرەی تر مەسەلەن بەڕاستی لە پرسیارێکی بۆ پرسیارێکی جددیە مەسە ئەم دووە هەلیکۆپتەری تر بۆ نەکەوتونە خوارەوە هیچ مەسەلەن قسەیەک و تەسریحێکی نەداوە و کۆماری ئیسلامی ئێران خۆی واناوە با کە کاروانەڵێ بۆ چاوەڕێیان نەکردوێ هەلیکۆپتەر ناتوانێت هەموو لەوە کە شۆێتەوە کارە بەپێی ئەو راپۆرتانەی کە لەسەر زانیاریە دەن مەسەن فڕۆکەیەکی ئەمریکیە پێشکەوتووە سیستەمی ڕاداری تایە و GPS تایە وەسیوچی ئەوە بە شوێنی خۆی دووەم ئەو فڕۆکەیت ئەو دوو فڕۆکەی تر بۆن سێهم ناتوان بۆ دەوڵەتێکی گەورە مەسەن وەکو کۆماری ئیسلامی ئێران نازانێت کە ئەو منتقەیەکی زۆر شاخاوی و بە دایمە منتقەیەکە لە ڕووی کەش و هەواوە مەترسی لەسرە چۆنەک لەسەر کۆمارێک بە سێ کۆپتەرەوە بچێ بۆ ئازەربایجان تۆ دیقەت بە کاتێک کە ئەردۆگان دێتە بەغا نەک هەر ئێرباسی مۆدێرن لەگەڵ تیمەکەیتیایەتی دوو F-16 شاوڕێتیەکەن یعنی زۆر لە سەرۆکی وڵاتەکان مەسەلەن پۆتین کاتێ دەرەچێ
سیستەمێکی گەورەی فڕۆکەوانی لە پشتیەوەیەتی ومە بۆ زۆر لە سەرۆکی دەوڵەتەکان ڕاستە مەسەلەن کاتێک کە ڕئیسی بۆچی بە سێ کۆپتەرە ڕوا دوای بۆچی ڕێشوێنەکانی ئەمنێتی دابین نەکراوە دوایی بۆ کوێژ بۆ باکۆ بۆ ئازەربایجان کە کۆماری ئیسلامی ئێران مێژوویەکی پەیوەندیەکی خراپی زۆر خراپی هەیە لەگەڵ ئازەربایجان یعنی جگەلەوەی کە دەستی تۆمەتی کوشتن خودی ئیتاران تۆمەتی کوشتن بۆ باکۆ ڕاکێشێ لە کوشتنی زانە ئەتۆمیەکانی لایەن ئیسرائیلەوە عەبدوڵاهیان بۆچی مەسەلەن لەو بەکردنەوەی ئەو بەنداویان لەگەڵ بووە بەنداو چ ڕەبتی مەسەلەن بە عەبدوڵاهیانەوە هەیە لە ڕاستیە ئەمە لەبەرەوەی پەیوەندی دیبلۆماسی هەیە و یەکێ لە ئەندام پەرلەمانەکانی پێشووی یەکێتی ئەوروپا لەسەر ئەمە قساکە ئەڵێ بەسەرم پەنجەی تۆمەت بۆ ئیسرائیل ڕاکێشێ تا ڕادەیەک ئەتوانی تاکید کێ سەر قسەکانیشی بەو دەلیلەی کە بنکەکانی موسادی ئیسرائیلی لە ئازەربایجان و ئەو منتقەی و سنوورەکانی ئێران زۆر بەهێز و بەربڵاون بۆیە یەکێکە لە گومانەکان بشتم لەوە بچینە بۆ قسەی دووەم باز لەوە کرێ مەسەلەن دیدارەکە دیداری ئیلهام عەلیێف و ڕئیسی بووە شوێنەکە ئازەربایجانە و بەربڵاوترین بنکەی مۆساد لەو مەنتیقانەیە ئەمانە قسەی دووەمە ئیسرائیل لەو کاتە ئەمە چی ئیشێکی بەمەیە بەڕاستی لە ڕاستیە ئیسرائیل پێشوەختە ئاگاداری سەردانەکەی ڕئیسی بووە چ لە ڕووی میدیاوە چ لە ڕەوەی کە ئازەربایجانیش دیارە معلومات و زانیاری پێداوە بەڵام کێشەکانی ئەم دوایەی نێوان حەماس و ئیسرائیل ڕۆڵی گەورەی هەیە لەوەی کە تۆمەتی پەنجەی تۆمەت بۆ ئیسرائیل ڕاکێشێ وەزگە لەوەی کوشتنی بەشە لە بەرپرسەکانی سوپای پاسداران لە سەفارەتخانە و قوسوڵخانەی کۆماری ئیسلامی ئێران لە یەکدومانگی ڕابردوودا و هێرشەکانی ئەم دوای کۆماری ئیسلامی ئێران بۆ سەرتەبیب و کایزانە ئیسرائیل لە چلۆشتەوە لە دوای دروستبوونیەوە هێندە بریندار نەبەوە کۆم جارێکە حەماس برینداری کردو خەڵکێکی زۆری لێ کوشتۆ بە دیلگرتووە و ئەمڕۆ ببینە دادگای لاهای داوای دادگایکردنی ناتانیاهۆکەن بەڵێ یعنی ئیسرائیل تووشی حەریجێکی گەورە بۆ لە ئاستی نێودەوڵەتیە و ئەمانش سەبەبەکەی بە ئێران نەزانێ هۆکارە فاکتەرەکەی بە ئێران نەزانێ بۆیە کوشتنی ڕئیسی ئەگەر وەکوەوەی کە یەکێک بێ لە ئەگەرەکان بێگومان ئیسرائیل لە هیچ کام لەمانە چاوپۆشی ناکە و هەرچیش بۆی بکرێیکەوە مێژوویەکی درودرێژی هەیە و ئیسفادە لەوە ئەکە لە ڕووی دیبلۆماسییان لە ڕووی سەربازییان لە ڕووی استراتیجیەوە چی نایکە مەسەرەن ئەوان بۆچی ئیسفادە لە کوشتنی قاسم سلێمانیەکەن بۆچی قاسم سلێمانی ڕەنگە جیاواز بە کارکتەری بۆچی ئیسفادە لە کوشتنی دەیان پلەدار و سەربازەکەن لە سووریا ئەم دوانە ئەم دوو دەوڵەتە مادام لە ململانەیەکی سەخت و توندان لەبەرەوە لە هەر دەرفەتێک کەڵک وەرەگرن بە نەزەری من بۆ چوونێکی متەوەقعکراوە ئیسرائیل بۆچی مەسەلەن کوشتنی زانە ئەتۆمیەکان فەخریزادە ئیسرائیل بۆ چیە ماکە هەدەفێکیانەوەیە کە ئەمان لە ململانەیەکی سەختن لەلایەک ئیسرائیل و دۆستەکانی مەبەسم ئەمریکا و بەشی لە وڵاتانی ئەوروپا لەلایەکە کۆماری ئیسلامی ئێرانی هاوپەیمانەکانی حەماسە حوسیەکانە شیعەکانە حیزب الله لوبنانە هەموو ئەمانە لە شەڕێکی سەختدان لەبەرەوە لە هەر شوێنێک کەڵک سوود بتوانن دەرفەتێک وەرگرن بێگومانێکن بەرامبەر یەکتر ئەوە تەحسیل حاصلە و لە ڕێگەی تەکنۆلۆژیا بێگومان تەکنەلۆژیای ئیسرائیل لەم بابەتەوە زۆر پێشکەوتووە و تیمەکانی زۆر کاریگەرن ئەگەر مەسەلەن ئێستاش لە ناو سوسیال میدیا سیرکەی کاتی خۆی ئیسرائیل بەشێکی زۆر لە بەڵگەنامەکانی ناو پرۆژەی دەستگا ئەتۆمیەکەی ئێرانی برد زیاد لە چەند تەن و دواتر هەمووی لە ڕێگای ئازەربایجانەوە چوە ناوە و دوادە ناتانیاهۆ خۆی پەردە لەسەر لابا لەسەر ئەو بەڵگەنامانە مەبەستمەوەی قسەکەوەیە کە ئیسرائیل لەم بارەیەوە زۆر کارافعالە و ویستم بڵێم لە بەرامبەر ئەوە شەڕەنگە تۆ دوایش پرسیارکەی کۆماری ئیسلامی ئێران کە دیعاەی بەرهەمهێنانی چەکی ناوەکی و تەکنۆلۆژیای پێشکەوتووەکە ئەمە لە نەزەریە سێمە لە قسەی سێمە ئەتوانین قسە بکەین بۆچی مەسەلەن کە ئەمەنە پێشکەوت و تەکنۆلۆژیای پێشکەوت و موشکی بالیسی درۆن کەچی داوا لە تورکیاکە فڕۆکەی بێفڕۆکانی ئاکینجی و فڕۆکەیەکی ئەوەی کە شەوە توانێت تەشخیصیان دێشێن بە ئەوە بکە یانی ئەوە بەڕاستی جێگای پرسیارە و هەموو ینی مردنی ڕئیسی ینی لە سادەترین حاڵەتی ئەگەر ناتوانانی بە حاڵەتێکی ئاسایی سەیرگەلەوەی ئەو سەرۆ کۆمارە وەزیری دەرەوەی تایە بەڵام ینی خوێندنەوەی زۆری سادەترین حاڵەتیەوەیە کە بە ڕووداوێکی سروشتی تەبیعی سەیریکەی کە غیر ممکنە
باشا كاغنور يعني مثلا اسرائيل لما طبعا برغزبي ايران كوي ايران خو بالري بمردني الرئيسي عبد اللهيان كوتاي نعت راسك لين دروس تبي بلام امرو خيرا بريان كردو هردوشان بلام بيتوايا ايران امر راكينيان لشويني ترى ولا شر مخابراتي امدرك زور زار هندي شتي هذا والله هي نهيني تردرك يو طولانن يكيس او ماويه وني صاروخيان بيكونا خود بقري وهاتم عندي قسە باسەیەکە گوایە ئێران ئەزانێ مەسەلەن ئەمە عملیەیەکی ئیرهابی بووە بەڵام بێدەنگەی لەیەکە کە بە نەزەری من ئەمەیان زۆر دقیق نیە تا ئێساوی وتم بەڕەسمی و خودی ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانیش یعنی قسەیەکی نەکردو بڵێکە مەسەلەن فاکتەرێکی ناوخۆیی یان دەرەکی دەستیە لەم ڕووداوانەیە ئێستا وا خۆیان سەرقاڵ کردووە مەراسیمی بە خاک سپارنەکەی بەڕێوە بچێ و ئەمڕۆ سەرۆکۆماری بە وەکالەت دانا و وەزیری خارجی لە شوێنی عەبدوڵڵاهیان داناوە خەریکی ئەمانن و لە هەر حاڵدا هەرچیک بێ ئێشتا ئەیانەیە بارودۆخەکە بە تەبیعی ڕاگرن بۆی کە کێشەی گەورەتری ئەمنیان بۆ دروست نەبێت چکە دوێنێ لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو هەواڵە سەردارڕادانی بەرپرسی پۆلیسی تاران ئیسرائیل لەڵە کوژراوە ئەرچەند ئێرانیەکان خۆیان ڕەتیان کردوێتەوە مەسوی حاڵەتی لەم شێوەیە بۆچی حاڵەتی مەبەستمە حاڵەتی لەم شێوەیە کوشتنی بەشێکی تر لە فەرماندەهانی و سەربازیە باڵاکانی یان تەقینەوەی لە هاوشێوەی ئەوەی داعش یان پەلاماری جارێکتری ئەو گروپانەی کە لە بلوچستانن جارێشکە ئەوانە هەمووی مەترسین لە بەردەم کۆماری ئیسلامی ئێرانیان ئێران پێی وابێ ئەم ڕووداوە بۆ مەشغوڵکردنیەتی بۆیەکە مەشغوڵی کەن بەم ڕووداوە و پەلاماری بنکە ئەتۆمیەکانی بدا مەسەلەن ئیسرائیل ینی لە حاڵ ئەوەش مەسەن بۆی هەیە ڕووداوی ئاوا ڕوودا لەبەرنەرم بڕتر مامەڵاکە لەبەرەوە کۆماری ئیسلامی ئێران ئەم ڕووداوە بە نۆرمال سەیرەکە ینی ڕاستە قسە و باس و شینوش بۆ جێڕن بەڵام بە ڕووداوێکی ناهێڵێت تەسیر لە کۆی سیستەمەکە بکە نایڵە مەترسی زاڵ بێ بەسەر خەڵکە و چاوەڕێژ ناکرێت ئیسرائیلیان تۆمەتبارکە ئەمریکایی ئەمریکای سەر بۆن مناڵێ داوایان لە ئێمەش کردو مەسەلەن بەڵام نەماتواری بە هۆکاری لۆجستی یارمەتیان بدەین نازانم قسەی لە چۆ دێت نازانم بەڵام داوای لە رووسیا کردو داوای لە تورکیا کردو بێزگومان ئازەربایجانی شاوکاری کردوون بەڵام قسەکەوەیە کە وەکوتم ئەم ئیسرائیل خاڵێکە زۆر گرنگە بۆ ئیسرائیل لە منتقەکەیە کۆماری ئیسلامی ئێران دەستی بە چەکی ناوەکی نەگا و نەبێتە منافسی پێت وابێ نەگەیشت بێت کاگەنوەر لە ڕاستیە هەموو ئاماژەکان بۆ ماوەتەوە نەگەیشت بێ وەگەر کۆماری ئیسلامی ئێران دەستی بە چەکی ناوەکی بگا لەبەرەوە ئەبێ مەسەلەن چه ئیسرائیل و چه ئەمریکاوێکی ئەوروپا لەم هەڕەشانەی کە لە سەرەتی لەم زەخت و فشارایی لە سەرەتی ئەبێ دەسەڵگرن وەکو کۆریای باکوور ناچارن مامەڵەیەکی لەگەڵ بکەن بۆ ڕێکەوتن بەڵام ئەوەندەی من بزانم کە ئەم ئەمریکا و گروپی پێنجای دیەک و هەموو وڵاتانەی کە ئاژانسی وزەینی و دەوڵەتی ئەتۆم شکستیان خواردووە لە ڕێکەوتنەکانیان لەگەڵ ئێران بۆ کۆتایی پێهێنان بۆ پیتاندنی یۆرانیۆم ئێران خۆیڵە بەردەوامم لەم کارە و لە بەرەمهێنانی موشکی بالیستی بەردەوامم و لە فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەوە بەڵام تا ئێستا هیچیان ئاماژەیان بۆ نەکردووە کە کۆماری ئیسلامی ئێران دەستی بە چەکی ناوەکی گرت ئەوەی کە بانگشتکردنی ئاکنجی و ئەو درۆنی ئاکنجی و هەروەها بانگشتکردنی ئیلانەکانی تر بۆ ئەوە نەبوو مەسەلەن کەمتر خۆی سەرقاڵکە و ئەوانش بێنێتە ناوە ئەگەر مەبەست بێ لە شەوی ڕابردویان ئەم شەو زەڕبەیەکی لێ بدرێت لەنا ئاگایە دووری خاتەوە دیبلۆماسیەتێک نەبوو لە ڕاستیە پێم وایە ئیمکاناتی نەبوو ئیمکاناتێکی وای نەبووە کە بابەتەکە کاگەنوەر مەسەلەن ئێستا بۆ نمونە ناکرێ وڵاتی چۆکو کۆماری ئیسلامی ئێران کە باسی شەڕی هەوردزی نەکرێ ئێستا نەزانێ مەسەلەن کە شوهای ئەو ناوچەیە چۆنە بێگومان وایە مەسەلەن نەزانێت تۆ کۆپتەرەکە بەسەر شوێ ئەوە هین نییە کۆپتەرە توانێت بەسەر ڕێگای ترا بڕوا بەپێی معلومات وانە وەکو هین نییە وەکو تیاری تر نییە وەکو فڕۆکەی تر کە بڵین خەتی بۆ دیاری کرابێت ئەو ئیتیجاها بۆ نەگۆڕا دوو کۆپتەری لەگەڵ بۆ ئەوانە بۆ نەکەوتن ئەنی ئەمە ئەوانە خەب ساردێکی پێوە دیارە بەڕاستی ینی ئەمە بۆچی لە ڕاستیا باسم کرد یعنی وتم سەرۆکۆمار لە هەر کاتێکا کە بە سەردانێک بۆ وڵاتێکە چێ ینی لە باشترین حاڵەتە ئەگەر مەسەلەن سەردانەکەی بە وڵاتێک بێ کە ئیستیقراریشی تیابێ دۆستیش بێ
ڕێوشوێنی ئەمنی و دیبلۆماسی پێشوەختەی زۆر باش ئەگیرێتە بەر. بەڵام منوتم سەردانەکەی ڕئیسی بۆ ئازەربایجان هێشتا سەفارەتەکەی نەکردوتەوە لە تاران لەسەر کێشەکانی پێشوو و هێشتا تاران ئەوەی لەبیر نەچۆتەوە کە لە ڕێگای سنوورەکانی ئازەربایجانەوە بەشێ لە زانە ئەتۆمیەکانی کوژراون و بەشێ لە بەڵگەنامەی ئەتۆمیەکانی دزراون. بۆیە مەسەلەن کاتی سەرۆکی وڵاتێکی وەکو ئێران ئەچێ بۆ ئەزەربایجان بەو مەترسیانەوە کە موسا تایە بە قووەتێکی لە وڵاتانی کە چۆن مەسەلەن بەم خەمساردیەوە بەم بێ ئامادەسازیەوە ئەڕوا و بۆچی بە کۆپتەر مەسەلەن وەکو تۆ ئەم دەوڵەتە نازانێت کە شوهای ئەو منطقەیە چۆنە ئەزانێت دەوڵەت دەزانێت ینی وەکو ئەوەی هاوڕەکانیشن بۆ بۆیان جێگەی سەرنجە بۆ هەموو خەڵکێک کاکە محەممەد دەڵێ بێگومان حسێن ئەمیر عەبدوڵاهیان کەم بووە و نە ڕئیسی کەم بووە ئەی بۆ ئەیان خەنە کۆپتەرێکەوە ئەو کۆپتەرش ئەو پڕی تەتەوڕ ئەوانە زۆرتر گومانەکە دروستەکە بۆی کە هەستەکەی لە خۆتەوە هەستەکەی بە زۆر یەکێ لە ڕۆژنامە نووسەکانەوە ڕۆشتێکی نووسیوە لە ڕۆژنامە نووسە ئێرانیەکان گوایە ڕئیسی ئەم سەردانی پێخۆش نەبووە نێردراوە. بەڵام قسەکە پێشم وانە سەر کۆمارێک بە زۆر بنێدرێ بۆ پەیوەندی بۆ وڵاتێک لە حاڵدا ڕەنگە هۆکاری خۆی هەبوو بێ و مەسەلەن لە داهاتووشا ڕەنگە میدیاکانی ئێران بتوانن قسە و باسێکی ئەو حڕێتی پێشتری ڕئیسی بڵاوکەنەوە کە ئایا گومانێکی لەسەر بووە هەستی بە گومانێک بە مەترسیە کردووە و مەسەلەن هەندێک ڤیددیۆ هەیە کە لەگەڵ ئیلهام عەلیۆف تۆ قەوشتەکەن و ئەوانە ئەوە چەند سەعاتێک پێشتر بەڵێ بێگومانەوە سەردانە بۆ کردنەوەی بەنداوەکە و دواتر لە گەڕانەوەیانە ئەمان تووشی ئەم کارە ساتە بوون. بە هەر حاڵ ئێستا هەموو میدیاکانی جیان هەموو تەحلیلاتەکان ئەوەندەی گومان لەسەر فاکتەری ناوخۆیە ئەوەندە لەسەر ئیسرائیل نیە کە دژمنی سەرسەختی کۆماری ئیسلامی ئێرانەیە با بڵێم زۆرتر پەنجەی تۆمەتی بۆ ڕاکێشێ بەڵام ڕەنگی ئیسرائیل لە ناوخۆی ئەگەر ئەلانی شینەکە پێی خۆش ببڵێن ئەوە ئیسرائیل لە ڕاستی ئەم ڕەتی کردوێتەوە بێگومان پێی خۆشە بێگومان ڕئیسی کارکتەرێکی بەهێزە لە ناو سیستەمی سیاسی کۆماری ئیسلامی ئێرانە ڕاستە ئەوە مەسەلەن کەسی یەکەمی سیستەمەکە نییە کە ڕەهبەرە بەڵام ڕئیسی کەم نەبوو وەکوتم ڕئیسی لەکوێ کۆماری ئیسلامی ئێران کێشەیەکی بوو بێ ئەوی اختیار کردووە بۆ حەلکردنی بۆ کۆنتترۆلکردنی و گەیشتن بە سەر کۆماریش من وتم ئێستا حەسەن خومەینی کوڕی خومەینی مەرجعی ئێران بنیادنەری کۆماری ئیسلامی ئێران قبول ناکرێت بۆ کاندیدکردنی سەر کۆمار هیچ چانسێکیش نییە بۆی کە بڕێ ڕئیسێک بۆ مەرحەلانەیە هاتووە کاندید سەر کۆمار بۆ و بەهێزترین کاندیدی ناو کاندیداتۆرەکانی ڕەهبەر بووە چۆن لە ئەسڵا پێگەیەکی قووەت و بەهێزی هەبووە بینە سەر ئەوە هەموو ئەوانە پێمان ناڵێن لە دوای ڕووداوەکانی غەزە و ئیسرائیل لە دوای ئەم ڕووداوە سیاسەتی ئێرانیش بە جۆرێک لە جۆرەکان بە جۆرێکی تر ئەگۆڕێ و سیاسەتی ناوچەکە ئەگۆڕێ کاگەلوەر لە ڕاستیە کاک ئێزانە ئێستا حالیەن مەسەلەن هەندێک بۆ چوون هەیە کە مردنی ڕئیسی ڕەنگە تەسیل لە سیاسەتی ئێرانی بکە لە ڕاستیە حالیەن سیستەمی سیاسی و پرۆسی سیاسی لە سیستەمی سیاسی کۆماری ئیسلامی ئێرانە لەسەر چەند خاڵێکی بنەڕەتی وەستاوە یا با بڵێم لەم چوارچێمەیە یەکیان پرۆژەی ئەتۆمیەکەیەتی دووهەم مامەڵەکردنێکی تەندروستە لەگەڵ دۆستەکانی وەکوتم ئەو هێزانی کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستان سێهەم ململانیەکانێتی لەگەڵ ئەمریکا و خۆرئاوا لە بەتایبەتی لەسەر مەسەلەی پرۆژەی ئەتۆمی چوارەم ململانیەکانێتی لەگەڵ ئیسرائیل ئەم چوار مەلەفە لەسەر مێزی بەردەوامی کۆماری ئیسلامی ئێرانە هەن و زۆر بۆی گرنگن و زۆر مؤثرە لە هەر ڕووداوێک کە ڕووەدا لە کۆماری ئیسلامی ئێران ئەم مەلەفانە تەسیری ڕاستەخۆیان نەکەوێتە سەر سلبی یا ئیجابی پۆزیتیڤ یا نەگەتیڤ بۆیە بە نظری من بۆ چوونێک هەیە کە پێی وایە کۆماری ئیسلامی ئێران ئێوە نەرمتر مامەڵە بکە بە تایبەتی لە دوای شکستی ئەو بارودۆخی کە حەماس بەخۆی بینیوێتی لە غەزە تەختکردنی و باز لەوە کرێ کە حەمازەیەوێ لە فەلەستین بڕوا و لە قەتەری ڕەنگە ڕێگای پێنەدەن و تورکیا قبولی ناکا و ئێرانیش ناتوانێت بیگرێتە خۆی ئەمە لەلایەکتیشەوە حیزب الله مەترسی زۆرتری لەسەرەوە شیعەکانی عێراقیش فشاری زۆرتریان کەوتوتە سەرەوە لەبەرەوە هەموو ئەوانە ئەڵێن ڕەنگە کۆماری ئیسلامی ئێران مرونەتی زۆرتر بنوێنێ و پێویستی بەواجهەیەکی بەواجهەیەکی ترە و
بەڵام ئەمە ڕەنگە ئێستا بەم بەدیلەی کە ئێستا بەم سەر کۆماری تازە پێم وانە ئاسان بکرێ و کاکزانە لە دوای ئەو بدەیەکیان دیاری کرد بەڵێ. بۆ انتخابات لە دوای کوشتنی قاسم سلێمانی لە عێراقەوە لە ئەمریکەکانەوە پایەگرنگەکانی کۆماری ئیسلامی ئێران درزی تێکەوتووە بەڵێ مەترسی لەسرە ئەمە شەبێتە ئەبێ بە درزێکی ترەمانش بێگومانەمە ناتوانێت باش خۆی کۆ بکاتەوە ناتوانێت باش خۆی کۆنتترۆلکە ناتوانێت مەسەن ملانێ ناوخۆیەکانی بشارێتەوە و ناتوانێت ئەم ڕووداوانە بە ئاسانی تێپەڕێنێ و هەر ڕۆژە زەربەیەکی لێ لە ناو جەرگەی دڵی دەوڵەت لە تاران گەورەترین زانە ئەتۆمیەکانی یەکوژرێن و لە ناو گەورەترین شاری بەرەمهێنانی ئەتۆم و پیتاندنی یۆریانم لە ئەسفەهان تەقینەوەی گەورە لە ناتانز ڕووەدا و گەورەترین بەڵگەنامە و دۆکۆمنتی ناو کارگەکانی بەرەمهێنانی چەکی ناوەکی لە لایەن ئیسرائیلەوە ئەبرێتە ئازەربایجان مەسەن ڕئیسی لە ڕووداوێکی ئاوایە ئەکوژرێ هاوپەیمانەکانی بەرەبەرە تووشی پاشەکشە بوون لەگەڵ ئیسرائیل و وڵاتانی ئەوروپا وە فشار و گەمارەی گەورەتر و زۆرتر یەخرێتە سەر و هەتا دێ داهاتی تاک لە ئێران خراپترێ بێ و ڕکود و هەڵاوسانی اقتصادی زۆرترێ بێ و بەهای پارە و تمەنەکەی دابەزێ و خەڵک هەست بە مەترسی و نائەمنی زۆرترێکە ئەمانە هەمووی بەڕاستی واکە کۆماری ئیسلامی ئێران لانی کەم لە سیاسەتێکی کرانەوە سیاستێکی مەسەلەن نەرمونیانتر و خۆی نەخاتە ناو هەموو ئەو گێژاوانی کە هەیە لە منتقیا چکە ئازانە بەرگە ناگرێ و هاوپەیمانەکانیشی بەڕاستی چ رووسیا و چ سین یەکەم رووسایە کە تووشی قەیرانی گەورە و سەرێشێکی گەورە بووە لەگەڵ ئۆکرانیا بەتەنیا سینە ئەمانش ناتوانن لە بەرامبەر ئەم هەموو مەترسیانی کە لە ناوچەکە لە سەرەتی بە ئاسانی دەربازیکەن بۆیە لە هەر حاڵدا ڕەنگە بیەوێت بە دوای مردنی ڕئیسی جۆرێکی تر لە مامەڵە بکە لەگەڵ منتیقەکەیە و ئارامتربیانی هەر بۆ معلوماتی جەنابەت لە چەند مانگی ڕابردوودا ئیسماعیل قاعانی هاتۆتە عێراق بە هێزە شیعە گروپە شیعەکانی میلیشیەکانی وتووە یەکەم لە سنوورەکانی سووریا دوورکەونەوە دووەم هێرش مەکەنە سەر بنکەکانی ئەمریکا و تەنانەت ئەمەی لە سووریا ژووتووە بەڵام بۆش تا ڕادێک ئارامەکەیە بەڵێ بۆیە مەبەستم ئەوەیە کە ترسیان هەیە مەترسیان هەیە لەسەر ئەوە و زۆر جاریش کاکزانە بەهێزترین پێگەی ئەلەکترۆنیەکانیان پێگەی دەستگای ناوەکیەکانیان مخابراتیان لەلایەن مەسەلەن دەستگای مخابراتیەکانی دنیاوە هاگەکرێ ینی خەڵکیان لێ کردرێ و بەشێکی زۆر لەمانە ئیسرائیل زۆر ئیسرائیل و منافسەکانیشی لە منتقی ینی ئۆپۆزیسیۆنەکانیشی بە تایبەتی لە شۆڕشی ژینایە زەربەی گەورەیان داوە و مەسەلەن فۆکەسی گەورەیان خستە سەر ڕەوشی مافی مرۆڤ و ڕەوشی کوردەکان و بلوچەکان و عەرەبەکانی ئەهواز و ئەوانە ئەوانش بۆ خۆی نیگەرانی دروست کردووە و ئەمانە هێشتا ڕاستە ئەم خۆپیشاندان و ئەتراز و ناڕەزایەتیانی خەڵک کردبۆتەوە بەڵام هەمویان لە هەلومەرجێ گەڕێن کە دەست پێ بکاتەوە وە بە نەزەری من عەبدوڵاهیانیش وەکو ئەوەی کە ئەوش قۆناغی زۆری بڕیەوە بە تایبەتیش هەم لە ناو مەدەنی عسکەری تێکەڵ بووە مەدەنی سەربازی و مخابراتی لە ناوەڕاست ڕۆیشتووە ئەوش کاریگەریە بێت دروستکردنەوەی کەسێتێکی لەو جۆرە یەکەم خۆی بە خوێنکاری قاسم سلێمانی زانی دوو هەم باوەڕی وابوو یان مانفستی کارکردنی ئەوە بوو کە دیبلۆماسیەت لە ڕێگای هێزەوە ئەسەپێنرێ و لە دەورانی ڕابردووشە ئەمیش بە هەمان شێوە خۆی بە خوێنکاری ئەم ویلایەتی فەقیه و ئیمامەزانی بۆیەش یەکێک بۆ لارە بە کەسرین کاندیداتۆرەکانی خولی هەڵبژارنی داهاتوو ئەگەر ڕئیسی بیتوانێت شوێنی خامنەیی بگرێتەوە بۆی عەبدوڵاهیان جگەلەوەی کە هەندێک لە سەرچاوەکان باز لەواکەن ئەم ڕووداوە ئەگەر ڕووداوی دەرەکی بێ و تیرۆر و کوشتن بێ ئەوەندەی عەبدوڵاهیان ئامانج بۆ ئەوەندە ڕئیسی ئامانج نەبووە بە تایبەتی ئەگەر ئیسرائیل بێ چکە پیان وایە عەبدوڵاهیان یەکێک بۆ لە کارێکتەرە سیاسیە بەهێزەکان و دەور و نەخشی گەورەی هەبووە و بە جۆرە لە جۆرەکان لە جیاتی ئیسماعیل قاعانی کە ئێستا لە شوێنی قاسم سلێمانیە ئەم دەور و نەخشی زۆرتری بینیوە بۆیە پیان وا بۆ عەبدوڵاهیان یەکێکە لە کارێک لە مێدیا ئێرانی بەڵام کەمتر فۆکەسەکەوێتە سەر بێگومان وایە بۆچی بێگومان وایە وەڵا لە ڕاستیە خۆ ئەمانە ئەم کەسایەتیانە کە بەناوی دیبلۆماسیەوە لە وڵاتانە زۆرتر کارکتەری مخابراتی و ئەسکەرین و قاسم سلێمانیش کەمتر فۆکەسی خرایە سەر مەسەلەن
لە هەموو ڕووداوانەی لەم منتقەیە ڕوویداوە لە 20 ساڵی ڕابردوو جێپەنجەی ئەوی بەسەرەوە دیارە دەور و نەخشەوەی بەسەری دیارە کارێکتەرێک بۆ لە هەموو حزوری هەبووە بەڵام هیچ کاتێمە نەمان بینیوە تەنانەت مخابەلەیەکی تەلەڤیزیۆنیش کە بە سوودفە لە شوێنە دەرکەوتەوە لەبەرەوە بە نەزەری من ئەم کەسایەتیانەی کە ئەمڕۆڵە ئاژێڕن کەمتر میدیا فۆکەسیان نەخاتە سەر لە کاتێکە ئەمێ عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەش بۆ زۆر فۆکەسی لەسەر بۆ لە سۆر ئەو ڕووداوانە بەسم لە بردنەکەیە لە دوێنێەوە لە ڕاستیە لەبەرەوەی کە ڕئیسی سەرە کۆمارە ئەوی ون کردووە ئەوەی ون کردووە بەڵام بۆ خۆم یانیاوەی کە بیستومە لەم چەند سەعاتی ڕابردووە لە میدیاکانەوە عەبدوڵڵاهیان کارێکتەرێکی زۆر بەهێز بۆ بەڕەنگە ئێستاش زۆرتر دەرکەوێت کە کارێکتەرەکەی بێز بوو لانی کاکدانە لەنا ئەم سیستەمە سیاسەیە ئەم کەسە کە ئێستا ئەمڕۆ شوێنی ڕئیسیەک دێتەوە و محەممەد باقری کە شوێنی عەبدوڵڵاهیان ئەگرێتەوە ئەمانە هەمویان لەگەڵ لە سەرەتای ئەم سیستەمە سیاسیەوە هاتوون ئەمانە بە جۆرە لە جۆرەکان یا لە مەکتەبی قوم و ئیمامی خوێنیەوە هاتوون یا دوایی لەژێر دەسەڵاتی خامنەیە گەورە بوون و ئەمانە هەمووی جێگای احتیمادن و ئەمانە هەمووی کارکتەری بەهێزن و ئەمانە دەور و نەخشی گەورەیان هەیە لەناو ئەم سیستەمە سیاسیە پێشتریش ئامادەکاری بۆوانە کراوە بەڵێ هەمویان ئەمە ئامادەکاریان بۆ کراوە یعنی ئەوە نییە بڵێ ئەمە بە سودفە دانراوە وەکو جێگیری سەر کۆمار و ئەمە جێگیری وەزیری دەرەوە ئەمانە یعنی حساباتی ئەوە کراوە لە حاڵەتیشی ئاوا لە حاڵەتی کودەتایە لە حاڵەتی اختیالاتە لە حاڵەتێکە بێ ئەم کارکتەرانە بە ئاسانی شوێنی ئەمانە بگرنەوە ڕئیسی بەنیاز و سەردانی عراق وەرێمی کوردستان بکات ئەمە چی ئەگۆڕی چ سوودێکی بۆ تهدئەی وەزعەکە لە عراق لە هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ دۆخی ئاڵۆزی هەرێمی کوردستان وڵا لە ڕاستیە خۆی سەردانی سەر کۆماری هەر وڵاتێک بۆ وڵاتێکی تر بێگومان لە ڕووی دیبلۆماسیەوە ئەو پەیوەندیە گرژانی کە هەیەتوانە چارەسەری بکات لە ڕووی ئابووریەوە توانێت کۆمەڵە عەقد و گرێبەست ئیمزا بکە و بۆ ئێران و عێراق بەواتایەکی تر بڵێم ئەوە عێراق تارانی دووهەمە بۆ کۆماری ئیسلامی ئێران یعنی لەوانەیە گروپە شیعەکانی زۆرتر سەرمەزکردایە عەتف و خۆشەویستی زۆرتر بۆ کۆماری ئیسلامی ئێران دروستەکە واتوانێت دەستکەوتی زۆرتر بەدێبێنێ واتوانێت ئەو وەلای هەیەە زۆرتر بەهێزیکە و ئەوە تەحسیل حاصلەکە ئەگەر هاتبێ یان نەهاتبێ بەشێکی زۆر لە فەرماندەهانی نیزامی بەتیقانی لەوانەیە بڵێم لە هەر حاڵەتێکی پێویستە دێتە عێراق و بەغدا و دێتە هەرێمی کوردستانیش بەڵام دیوێکی دیبلۆماسی هەبوو بەڵە دیوێکی دیبلۆماسی نەبوو بۆیە سەردانەکەی ڕئیسی بۆ عێراق بێگومان کاریگەری بۆ هەرێمی کوردستانی زۆر گرنگتر بوو بە تایبەتی زۆر سەردانەکەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئێران پێم وایە وعدێکی ئاویدا بوو کە بێتە بۆ تاران بێتە هەرێمی کوردستان بێگومان ئەیتوانی چکە ئەو سەردانە واستەکەم کە پەیوەندیەکی تازە بوو یەکێکیانەوە بوو کە چ لێرە هەرێمی کوردستان داوای پاڵپشتی زۆرتریە کرد لە کۆماری ئیسلامی ئێران چ لە کێشەکانی لەگەڵ بەغا و دادگای فیدرالی و مەسەلەی بودجە و موچە و کێشەکان و بۆردۆمانکردنی ماڵە سەرمایەدارەکان و فڕۆکەخانەی هەریر و هەولێر ئەمە کەیسی هەرێمی کوردستان بوو و لەو لاشەوە کۆماری ئیسلامی ئێران داوای دڵنیایی زۆرتر و چەکردنی گروپە ئۆپۆزیسیۆنەکانی کۆمەڵە و دیموکرات و فشار خستنە سەر ئەو هێزانە و وەلای یەکتریشەوە بنە بڕکردنی بوونی بارەگای ئیسرائیل و موساد ئەگەر هەبێت لە منطقانی هەرێمی کوردستان پێم وایە هەردووکیان دڵنیاییاندا بوو بە یەکتر و واش بڕیار بوو کە ڕێکەوتنێکی ئەمنی تازەش جێبەجێ بکرێ بەڵام لە هەر حاڵدا پێم وایە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران سیاسەتی ڕسمی کۆماری ئیسلامی ئێران بە مردنی ڕئیسی ئاڵگۆڕێکی زۆری بەسەرانایە ڕەنگە چەند فایلێکی تایبەتی لە دەستا بوو بێ بەڵام بە نەزەری من سیاسەتی ڕسمی کۆماری ئیسلامی ئێران لە منتقەکەیە سیاسەتی پشتیوانی لە دۆستەکانیەتی و بربەرەکانی لەگەڵ نەیارەکانیەتی بە تایبەتی ئیسرائیل و ئەمریکا و جار هەیە هێرش و پەلامارەدا و جار هەیە خاوی ئەکاتەوە جار هەیە سازشەکە جار هەیە پەیوەندی دیبلۆماسی بەگەڕەخە ئەمە معلومات لە هەفتەی ڕابردوو عەبدوڵڵاهیان لە مەسقەتی عەمان لەگەڵ ئەمریکیەکان کۆبووەتەوە لەسەر مەسەلەی پرۆژەی ئەتۆمی و پێم وایە نەگەی بوون ئاکام هەندێکیش ئەم کەیسا هەندێکیش ئەم کەیسا بەرچاوەخان هەرچەندە پێیان وایە سەردانی عەبدوڵڵاهیان بۆ مەسقەت بە ئاگاداری خامنەئی بۆ ڕئیسی ئاگای لێ بووە ینی شتێکی عجیب و غەریب نییە بەڵام بەشێکیش پەنجەی تۆمەت بۆ ئەمە ڕاکێشن کە عەبدوڵڵاهیان و ڕئیسی لەگەڵ ئەم جۆرە ڕێکەوتنانە بوون و سوپای پاسداران تێری نەکردو لەبەرەوە کاکزانە لە کۆماری ئیسلامی ئێران ئێستا
هەموو پنتە حساس و گرنگەکان بەدەست سوپای پاسدارانەوە بەدەست سوپای پاسدارانەوە چێ پرۆژەی ئەمنی و استراتیجی و بەرەمێنانی چەک و درۆن و سەربازی و چ پرۆژە اقتصادیە گەورەکان هەمووی بەدەست سوپای پاسدارانەوەیە بۆیە لە ناو سوپای پاسدارانیشا مستەبای خامنەیی کە وەکوتم دەور و نەخشێکی زۆری گەورەی هەیە بۆیە هیچ کارێک بەبێ ئەوانە یا ناکرێ یا نایهڵن بکرێت لەو مدەی کە دیارێکرێ بۆ انتخابات مثلەن لە جێگرەوەکەیە لە اختیاری سەرۆک کۆمارە ڕووداوەکان ڕوونتر دەبن یان چێ چانسی هەیە مثلەن لە ڕاستیە ئێستا ئەمڕۆ ڕابەر محەممەد مخبیری کاندید کردووە یا با بڵێم تەخویلی کردووە بۆی کە پۆستی سەرۆک کۆمار بە وەکالەت وەرگرێ تا 50 ڕۆژ یان نابێت لە 6 ڕۆژ تێپەڕێ بەپێی مادەی 130 دەستوری ئێران پێویستە لە حاڵەتێکی لەم شێوەی ڕئیسی کە ڕووەدا پێویستە لە ماوەی 50 ڕۆژە هەڵبژاردنێکی پێشۆخت بکرێت بۆ کاندیدکردنی سەرۆک کۆمارێکی نوێ هێشتا بەڕاستی ئەم پرسیارە گرنگە چێ شوێنی ئەمەگرێتەوە مەسەلەن ڕەنگە باز لە محەممەد مخبیری بکرێ ڕەنگە باز لە خەڵکانی تر بەڕاستی معلوم نییە بەڵام هەر کەسێکە طبعا مشتبە نایەتە پێشەوە لەو زروفەیە نەخێر ئەو بەنیازی سەرۆک کۆماری نییە نەخێر سەرۆک کۆماریش فلتەرێک نییە بۆ ڕابەر نەخێر ئەنجومەنی خوبرەکان کە لە 12 کەس پێکاتوە شەشی ڕابەردایانێ شەشیشی یاساناسن ئەوان کەسێک تهدید دەکەن کە مەسەلەن بۆ پۆستی ڕابەر ئەوش بە دوای مردنی خامنەئی کە هێشتا پێم وایە تەمەن نزیکەی 89 ساڵە هێشتا وەزعی خراپ نییە ینی مەسەلەن بۆی کە بەڵام قسەکەوەیە کە ڕەنگەم مستەبا وەکو باسم کرد لەنا ئەو 4 کاندیداتۆرەیە کە هەبوون ڕئیسی بەهێستریان بوو ئێستا هیچ بربەستێک لەبەردەم مستەبایان نەماوە بۆی کە پۆستی ڕابەر حاصلکە لە دوای باوچی هیچ ڕێگریەک نەماوە نەم نافسەکانی بەقوتن وەکوتم ئەو دوو نافسەی تر بە دوای ڕئیسی کە ناوان بەقوتن نە سوپای پازارانیش ڕێگرێ لەم بابەتە بگرە زۆری ژیاری دەدەرە و ئیمکاناتێکی گەورەی ئابووری و دارایی و سەربازی لەلایەن مستەباوە بۆ سوپای پازاران فراهەمەکرێ هەدەفەکەشەیە کە دەمێکە کار بوو ئەوواکە و تەمەنی 50 ساڵیش مستەبایانی گەنج نییە بڵێ لەبەرەوە بە نظری من ئێستا نەخێر نەک هەر مستەبا خۆی کاندید ناکا بۆ سەرۆک کۆماری و بە نیازیەوە نیە وەکو دەور نەخشیشیە بێ لە دانانی ئەو کەسێکە بێتە سەرۆک کۆمار و پێ ئەم مادە دەستوریە 50 ڕۆژی تر هەرچەندە بەشێک لە چاودێران پیان وایە کە ڕەنگە خەڵکێکی کەم سێ بەشداری هەڵبژاردنەکان بکە بەڵام ئەوە هیچ نییە ئەوە هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ هەرچەندێ خەڵک بچێ لە ئێران کاکین سەرڕایەوەی کە سیستەمەکە سیستەمێکی دیموکراسی نییە بەڵام دیقەت بە هەموو سەرۆک کۆمارەکان کە هاتوون لە کاتی خۆیان هەڵبژاردن کراوە لە کاتی خۆیان ڕۆشتەوە بە معلوماتێکی توێ بن لە دوایەوەی کە لە دوای مردنی خومینی لە دوای محەممەد ڕەجایی کە بۆ سەرۆک کۆمار دوجار خامنەئی تا ساڵی 82 ئەبێتە سەرۆک کۆماری ئێران لە خومینی ئەمدێ و ئەمدێ بە دوای خامنەئی ئەو سەرۆک کۆمارانەی کە هاتوون چ هاشمی ڕەفسەنجانی چ محەممەدی خاتەمی چ ڕوحانی چ ئەحمەدی نەژاد کاریەکەیان 2 دەورە 8 ساڵ سەرۆک کۆمار بوون هەمویان بە جۆرە لە جۆرەکان یا ڕیفۆرمیز بوون بە جگە لە ئەحمەدی نەژاد کە لە دەورەی یەکەم محافزکار بوو دەورەی دووهەم ڕیفۆرمیستەکان هەموو ئەمانە ڕیفۆرمیز بوون هەموو ئەمانە مشکلە و گرفتیان لەگەڵ ڕابەر هەبوو لەگەڵ پەرلەمان هەبوو لەگەڵ سوپای پازاران ڕوبەڕوو گێژە جگە لە ڕئیسی کە باشترین کاندید بوو بە دڵی خامنەی کاریە کرد بە دڵی سوپای پازاران ڕفتاریە کرد بەڵام ڕەنگە تۆ بڵێ ئەگەر ئاوا بەدڵی ئەوانیش بوو بۆچی سەرنجامەکەی ئاوای لێ هات ئەوە نەتیجەکەیەوەیە کە لە شوێنێکە ڕئیسی جارێک بە یەکێ لە ئەندامەکانی ئەنجومەنی خوبرەکانی هاوڕێڵێ ئەڵێ ئەگەر من ببم بە سەرۆک کۆمار هیچ بربەستێک دروستەکە بۆ داهاتوم بۆ پۆستی ڕابەری تەوەن ئەم قسەیە ئەگاتەوە و دوجار وردە لە ئەنجومەنی خوبرەکانیش دووریان خستەوە بۆ سەرۆک کۆماری و تەنانەت یەکێ لە ئەندامانی ئەنجومەنی خوبرەکان لە دەورەی پێشووە بەنای مرتەزەوی کە لایەنگر و نزیکی ڕئیسی بوو دووریان خستەوە لەبەرەوە قسەکە ئەوەیە کە ڕئیسی کە باشترین کاندیداتۆری سەرۆک کۆماری باڵی محافزکاری سیستەمی سیاسی ئێران بووە لەگەڵەوەشە هێشتا وەکو ئێمە دانیشین باسی گرفتەکانی بەردەمیەکەین و تەنانەت تیاچوو نیشیەکەین
بۆیە ئەم سەرە کۆمارێکە دێ ئەبێ 100% محافزکار بێ و 100% تەییدی مستەبا و سوپای پاسداران و لەسەریشانەوە ڕەهبەر هەبێ جارێش کە ئیجازە بەوە نادەن کە هاوشێوەی ریفۆرمیستەکان یان خەڵکانی وەکو کەڕووبی و موسەوی کە لە ریفۆرمیستەکان و تا ئێستا لە ژێر چاودێری و لە زیندانان بۆ معلوماتت مەهدی کەڕووبی لە دوای دەست بەکاربوون و هاتنە سەرکاری خومینی و شۆڕشی گەلیانی ئێران لە 79 یەکەم و بەهێزترین نوێنەری خۆی بوو بۆ دانووسان لەگەڵ ئیسرائیلەکان کە لە ماوەی 8 ساڵی جەنگی عێراق ئێران کەڕووبی بەردەوام لەگەڵ ئیسرائیلەکان چەک و چۆڵی کردەوە بەردەوام لەگەڵ وڵاتانی دەرەوە هەماهەنگی هەبوو ئەوەندە جێگای ئیتمئینانی خومینی و سیستەمەکە بووە بەڵام دوجار کاتێکە باس ڕفۆرمەکە مەسەلەن خۆی خەنە زیندانەوە وە گومانەیە خودی ڕەفسەنجانی کە دەور و نەخشی یەکەم و گرنگی هەبوو لە دانانی خامنەیی بە ڕەهبەر کە ئەو کاتە سەر کۆمار بوو خۆشی تیاچوو گومان هەیە کە تیاچوو بێت بەمدی خۆی بۆ ئێمە بەسمەوەی دانانی سەر کۆمار لە داهاتووە بە دوایم هەڵبژارنایەکە دێ تەحسیل حاصلەکە بێ لەژێر ئەموو ئەو فلتەرانە دەرچوو بێ کە ئەوان پێیان باشە و خزمەتی ویلایەتی فەقی و ڕابەر و سوپای پاسدارانیش بکە دوای 50 ڕۆژتر انشاءالله بەرنامەی شتەکەین و تەحلیلەکان بەراورد دەکەین و انشاءالله گۆڕانکاریەکان بەرەو ئەوە بن کە تهدیئەیەکە بێت لە منتیقەکە هیوادارین لە ڕاستیان بۆ کۆماری ئیسلامی ئێران بۆ خودی خۆشی دەرکەوتووە کە هەموو ئەم ململانیانە لە قازانجی نەبووە ڕاستە وەکو هێز و قوتبێک هێشتێتەوە لە منتیقەیە بەڵام هیچی لە قازانجی نییە ئەوکوتم ئەو هەموو و ئەم قەیرانانەی کە دروستی کاگەنوەر ئەمریکاش ناوێت زۆر زەختێکی وا ئاشکرای لێ بکە مەسەلەن لە دوانەکەی ئەڵێ ئێمە نیگەرانین بەو مردنە بەڵێ ڕاستە ئەمریکا لە حالیەن لە کێشەکانی نێوان ئیسرائیل و تاران لەسەر کەیسی حەماس و غەزە ئەمریکا زۆر هەوڵەدا ئیسرائیل قەناعەت بکە کەم شەڕە کۆتایی پێبێنێ ئیسرائیل قەناعەت ناکە و ئەمریکا لەم بارەیەوە نیگەرانە و ناشتوانێت دەست هەڵگرێت لەم پشتیوانیانەی تەل ئەبیب ئەگەر نابێگومان وایە و لەم کەیش مەسەلەن لەو بانگەشەی کە تاران کردی بۆ هێرشکردنی موشکی بۆ سەر تەل ئەبیب ئەمریکا دانووسانەکانیان یعنی دانووسانە نهێنیەکانیان کە لە مەسقەت و قەتەر بەڕێوە چوە ئەمریکا هەوڵی داوە کە ئێران ڕازی بکە کە زەرەری گەورە نەدا لە تەل ئەبیب بۆی شەڕەکە گەورە نەبێت تەبەن تارانیش بەڕاستی وای کرد زەرەری گەورەی نەدا و ئەمە دەلالەتە لەوەی کە ئەمریکا بەڕاستی نایەوێ کاکزانە بۆ خۆم بۆ چوونم وایەکە هەڵگیرساندنی جەنگی 7 ئۆکتۆبەری نێوان حەماس و فەلەستین کە ئەندازیارەکەی ڕاستە کۆماری ئیسلامی ئێرانە بەڵام بەبێ ئاگاداری مۆسکۆ نەبوو بۆچی بۆ ئەوەی کە مۆسکۆ هەوڵەدا چۆن خۆی تووشی تەڵە و کێشەیەک و تەڵەزگەیەک بۆ لەگەڵ ئۆکرانیا ئەوێ ئەمریکاش تووشی کێشەیەکی وا بکە بە تایبەتی لەگەڵ تاران چونکە ئەزانێ واشنگتۆن دەست لە پشتیوانی تەل ئەبیب هەڵناگرێ ئەیانەوێ ئەم شەڕە لەگەڵ بینی ئەمریکا و ئێران دروستکەن بەڵام پێم وایە هەردووکیان لەوە زیرەکترن کە خۆیان تووشی ئەو ڕووداوە بکەن چونکە ئازان بە ئاسانی دەرباز نابن ئێرانیش ئەو دەوڵەتە ئاسانە نییە مەسەن لەو ماوانەیە بینیمان کە چۆن مەسەن لە گەروی بابل مەندەب لە دەریای سوور حوسیەکان مەترسی گەورەیان دروست کرد بە سەدان ملیارد دۆلاریان زەرەردا لە بەرژەوەندەکانی ئەمریکا وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆ تێپەبوونی کەشتەکانیان و مەسەلەی گواستنەوەی نەوت و لە عێراق ناچاریکردن بردومانیان بکە بێگومان و ئێستا مەسەلەن ئارام بۆتەوە و ناچارن مەسەلەن لە هەر کەیسێکا پەنابرنەوە بەردەوڵەتێکی وەکو قەتەر بۆی دانووسانیان بۆ سازکە و گرژیەکان کەمکەنەوە بۆیە بە نەزەری من ئەوەی جەناب ڕاستە ئەمریکاش نایەوێ تەسگرژەکە ئەم گرژیانە هەوڵەدا منتەقەکە ئارامێ وە لە بەرژەوەندیشێتی زۆرتر چاوی لەسەر ڕووداوەکانی ئۆکراین و تەل ئەبیبە و لەمە زیاتر نایەوێت تووشی قەیرانی زۆرتر بێ ینی مەسەلەن پێم وایە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆنگرێز نزیکەی 600 ملیاری تەرخان کردووە بۆ بەرژەوەندەکانی لە منتیقای 100 ملیاری بۆ ئۆکرانیا ئەمانە هەمووی لەسەر ئەکەوێ و ئەمانە تەنانە جاری وایە ڕەنگە فشار دروستکە بۆ ناخۆش لابردنی بایدن و هاتنی کاندیدێکی تر و ئەمانە بێگومان تەسیری زۆری هەیە بۆیە وەزعەکە بە ئارامی ڕاگرێ هەموو هەوڵێکی ئەمریکا بەجددی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانەوە کە دەستی بەچەکی ناوەکی نەگا و نەگاتەوەی کە تەل ئەبیب بردومانی بنکە ئەتۆمیەکانی ئێران کە شەڕەکەی لە دەست دەرچێ و کۆنتترۆلی ناوچەکەی پێنەکری و بەرژەوەندەکانی زۆرتر بکەوێتە مەترسیەوە و هاوپەیمانەکانی ئێران و رووسیا زۆرتر بێنە سەر منتیقەکە و نە ئارامی دروستکە وزە بخاتە مەترسیەوە ئەمانە بەڕاستی هێشتا ئەم ڕووداوی کۆماری ئیسلامی ئێران ڕووداوێکە بەڕێی من ڕووداوێکی گرنگە و ئەکرێ مەسەلەن لە داهاتووە زانیاری هەردوو دیوەکەیە
هەنگاو بنێت بێگومان چ بە دیوی تەسعیدا چ بە دیوی ئارام هەموو ڕووداوێک لە ئێران تاسی لەسەر ئەو چوار دۆسیەکە کە باسم کرد چ مەسەلەی دۆسی ئەتۆمی چ پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئەمریکا و خۆراوە لەلایەک و وزەش مەسەلەی ئیسرائیلش بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر حوسێن سەر و ڕۆژنامە سپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایەم شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ